بەڕێز دڵشاد موانی لێکۆڵەر و ماستەر لە کەرتی وزە لە بیرمنگهام لە بەریتانیاوە لەگەڵم دەبێت. بەڕێز دڵشاد سپاس کە لەگەڵ کوردستان 24 11 ڕۆژە ئێران و ئەمریکا و ئیسرائیل لە نێو شەڕێکی گەورەدان. ئایا پێت وایە ئێران لە ڕووی استراتیژیەوە بەهۆی ئەم جەنگەوە لاواز بووە یان سیستمی ئێران هێشتا خۆڕاگرە و چۆنی دەبینی بەگشتی دیمەنی گەورەی ئەم شەڕە؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت هیوادارم بینەرانی ئێمە سەلامەت و تەندروست بن. خۆی ئەگەر باس لەوە بکەین کە ئایا ئێران لە دوای ئەم 11 ڕۆژە لاواز بووە یا بەهێز بووە، ئەبێ ئێمە هەندێک چەمک جیا بکەینەوە لە یەکتر. بەڵێ پێ ئەچێت ئێران لە ڕوانگەی ئەوەی کە پێوتێ سەربازی یا عسکەری یا میلیتارێتی لاواز بوو بێ و هەندێک زەربەی بەهێزی بەرکەوت بێ، بەڵام لە ڕوانگە پۆڵەتیکەکەیەوە ئەوەی کە پێوتێت ریزیلیانس یا مانەوە هێشتا ئێران لەسەر پێی خۆی ماوەتەوە و هێشتا ئەتوانم بڵێم مقاوماتی ئەوەی تایە کە بەردەوام و ئیدامە بەمانەوەی خۆی بات تا زەمانێکی زۆر دوور و درێژتر. طبیعی ئێمە ئازانین میلەتی ئێران میلەتێکە کە پێشتر بەناو قەیرانی زۆر دژوارە ڕۆیشتون و ئەوان لە سەرەتای ئینقلابی ئیسلامیەوە بەپێی پەتی کەوتنە ناو جەنگێکی 8 ساڵە لەگەڵ عێراقا و ئەو کاتە عێراق وەکو ئێستای ئۆکرانیاوا بوو کە لە هەموو دنیاوە تەقەمەنی بۆڕێ. بەڵام ئێستا بە بڕای من ئێران وەکو پۆڵەتیک یا وەکو مانەوە وەکو دەسەڵاتی سیاسی لەناو ئێرانە بەڵێ ماوەتەوە، بەڵام زەربەی زۆر جەرگبڕ و گەورەی بەرکەوتووە لەلایەنی ئەوەی کە پێ ئەوتێت لە لێدانی پرۆکسیەکانی و هەروەها لە لەدانی بنکە سەربازەکانی و هەروەها بنکە ئەتۆمیەکانی و ئەو سەکوانی کە باشە. بەڕێز دڵشاد، ئەوەی کە چاڕوان نەکراوە بوو کە ئێران دوێنێ شەو بڕیاریدا بە هەڵبژاردننی ڕێبەری نوێی وڵاتەکەی کە موجتەبا خامنەی کوڕی عەلی خامنەی بوو بەبێ گوێدانە هەڕەشەکانی ئەمریکا و ئەو مەرجانەی کە دۆناڵد ترامپ وەکو خۆی بۆ ئەم بابەتەی دانابوو. پێت وایە ئەمە چی لە ئەم هاوکێشەیە دەگۆڕێت و بۆچی ئێران بەم شێوازە گوێ بە هۆشداریەکان نادات و مامەڵە تاکلایەنەوە بڕیاری تاکلایەنە دەدات لە زۆر بواردا؟ جاڵا خۆی ئەم بابەتی هەڵبژاردننی موجتەبا خامنەی ڕێک بەشێکیشە لە وەڵامی پرسیاری یەکەمت. هۆکار چییە کە ئێران ماوەتەوە؟ ئەوەیە کە ئێران دوای ئەوەی کە مرشیدی عام یا مرشیدی گشتی عەلی خامنەیی لە یەکەم ڕۆژی دەستپێکی هێرشەکاندا کرایە ئامانج سەرڕای برینداربوونی موجتەبا خامنەیی، هێشتا ئێران و ئەوەی کە پێوتە مەجلیسی خەبەرگان ئێساش ئەیانەوێت کە کەسێک کەسایەتیەکی وەکو موجتەبا بکەن بە یا کردویان دەستنیشانیان کردو وەکو مرشیدی نوێی ئێران. ئەمە بۆ خۆی لە خۆیە چەقبەستوویەکی زۆر دروست ئەکات لە مامەڵەی ئێران بۆ دانووسان لەگەڵ دەرەوە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلە، بۆ چونکە سروشتی یا سایکۆلۆژی موجتەبا خامنەیی زۆر زیاتر لە ڕاقترە یا چەقبەستووترە لە ئەوەی چونکە بەڕاستی موجتەبا خامنەیی خۆی کەسایەتیەکی بە ئایدۆلۆژی تون ئاژووە و ئەو باوەڕی بە مانەوەی پیرۆز هەیە و باوەڕی بە دەستکردنی دەسەڵاتیش نییە. ئەوان قەناعەتیان وایە کە ئێران پێویستە لەسەر پێی خۆی بۆستێ و هەروەها هەرگیز ڕێنەدات کە دانووسانێک بکات لەگەڵ ئەمریکایە کە ببێتە هۆکاری ئەوەی کە سازشی پێوە بێت. بەڵێ بەڕێز دڵشاد، هەردوێنێ لە دوای ڕاگەاندنی موجتەبا خامنەیی وەکو ڕێبەری ئێران نرخی وزە لە جیهاندا زۆر بەرز بووە، بە تایبەتی نرخی نەوت $70 بەرز بووە، 101 دۆلاری تێپەڕاند و لە لایەکی دیکەشەوە ئێران هەڕەشەی داخستی گەروی هورموز دەکات. پێت وایە بۆچی گەروی هورموز لە ململانێنەدا ئەوەندە گرنگە و چۆن دەتوانێت ئەم پرسە کاریگەری لەسەر بازاڕەکانی وزەی جیهان بکات و یەکەم جارە لە مێژوودا نرخی نەوت $100 تێپەڕێنێت؟ ئایا وڵاتان ناچار دەکات ڕێکاری دیکە بگرنە بەرامبەر قەیرانە؟ بەڵێجا بەنسبەت ئەوەی کە نرخی نەوت بەرز بێتەوە، من تێبینیەکەم نرخی نەوت زیاتریش بەرز بێتەوە و گەروی هورموز یەکێکە لەو گەروانەی کە بە دڵی ئابووری جیهان ناسراوە و لە ئەوەش گرنگتر ئێمە دوورگەیەکی ترمان هەیە کە پێوتێت دوورگەی خاک کە بە دڵی ئابووری ئێران ناسراوە، یعنی دوو دڵی ئابووری لە پەنای یەکان کە زۆر مەترسی ئێستا هەیە لەسەر دوورگەی خارک کە
تەنکیەکانی نەوتی پڕە لە نەوتی ئێرانی و یەک شقاتەی بەسیتە بێتە هۆی ڕژبوونی سەرتاسەری ڕۆژهەڵاتی ناوین و گەروی هورمز بە تایبەتی خۆتەزانی ئێمە گەروی هورمز مسافەیەکی 33 کیلۆمەتریە و لە 120 نەوتی خاوی جیهان لە گەروی هورمزەوە زایدەن LNGش یعنی گازیش کەوابوو ئێمە چەند وڵاتێکی زۆر هەیە کە گرنگترینە وڵاتی سینە هندستانە کۆریای باشوورە و یابانە ئەم وڵاتانە تقریبا نەوعەنمان لە 100% پێداویستە نەوتەکانیان ئەتوانم بڵێم لە گەروی هورمزەوە بۆ دابین نەکرێت بۆیە گەروی هورمز ئەگەر زیاتر ببوورەوە گەروی هورمز ئەگەر زیاتر باشە لە مەترسیا بێ ئەو ریسکە گەورەی کە هەیە نرخی نەوت یا قیمەتی نەوت زیاتر بەرزەبێتەوە لەبەر چەند هۆکارێکی زۆر یەکەمیان لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بیمەی ئەو پاپۆرانەی کە هەڵگری نەوتن بە ڕێژەیەکی زۆر بەرز بۆتەوە و ئەو شەریکاتانی کە شەریکەی دابینکردنی بیمەن ئێستا ئەسڵەن هەر دەستیان لە کێشانەوەی بیمەکانیان هەڵگرتووە دەستان پێ کردووە کە بیمە نادەن بە پاپۆڕێک بە گەروی هورمزا تێپەڕێ ئێمە لەبیرمان نەچێ نەوتی عێراق تقریبا لە 170 نەوتی عێراق ئەبێ لە گەروی هورمز بە بازارەکانی جیهان و بەحرین و قەتەر و إلى آخری ئەو وڵاتانەی کە لە 100% داهاتەکەیان لە فرۆشتنی نەوتەوەیەت ئەوانە هەمووی نەوتەکانیان بە گەروی هورمزا تێپەڕەکان ئەبێتە هۆی گرانبوونی نەوت باشە بەڕز دڵشاد ئایا بەر لەم گۆڕانکاریانە یا بەر لەم شەڕا بیر لە جێگرەوەیەک بۆ ئەم ڕێڕەوە نەکرابووە مادامێک کە ئەمریکا خۆی کۆنتترۆلی بازاڕی وزەی جیهانی و کۆنتترۆلی سیاست و گۆڕانکاریەکانی لە ناوچەکە لە بەدەستداوتیان لە کاتی هێرشکردن بۆ سەر ڤێنزوێلا یا دەستگیرکردنی سەرۆکەکەی بیر لەوە کراوەتەوە کە جێگرەوەیەک بۆ ئەم بازاڕە وزەیە دابنێن ئەگەر گەروی هورمز لەلایەن ئێرانەوە لەم پێشهاتانەدا دابخرێت بەڵێ پێ ئەچێت هەندێک جێگرەوەی جزئی کرابێت بەڵام هەرگیز نەوتی ڤەنزوێلا نابێتە جێگرەوەی نەوتی عێراق کواڵەتی ئەم نەوتانە جیاوازن و هەروەها مەسەلەن پێگەی جغرافی ڤەنزوێلا زۆر دوورترە لەو شوێنانەی کە ئێستا لە هورمزەوە نەوتیان بۆڕا بەڵێ ئێمە ناتوانین بڵێن لە 100% ئیتر دنیا پەکی ئەکەوێت بەهۆی داخستنی نەوتی هورمزەوە بەڵام هورمز دڵێکی ئابوووریە لە جیهانە کە گلۆبال ئیکۆنۆمی حسابی تایبەتی بۆ ئەکرێ بۆ ئەکات و ئەکرێت بە شێوازی جزئی لە شوێنەکانی ترەوە لە ڤەنزوێلاوە یا لە خودی ناو ئەمریکاوە هەندێک وزە دەستەبەر بکرێ بەڵام ئەمە نابێتە هۆی ئەوەی کە بێ بە شەفاعەتی بەرزنەبوونەوەی نرخی زۆر باشە ئەگەر لایەنەکەی دیکەشی تەماشا بکەینەوەی کە ئامانجی ئەم هێرشانە بوو کە ئەمریکا و ئیسرائیل بە هاوبەشی کردیانە سەر ئێران دۆناڵد ترامپ هەر لە سەرەتاوە وتی ئامانجمان گۆڕینی ڕژیمە ئایا گۆڕینی ڕژیم لە ئێران ئامانجێکی ڕاستەقینەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو یان نا تەنها استراتژی فشاری سیاسیە بۆ سەر ئێران ئەگەر تۆ سەیری دوا بڵاوکراوەی دۆناڵد ترامپکەی ئەوەیە کە ئەیەوێت لایانی سایکۆلۆژی ئێران بخاتە ژێر تەوژمێک یا پرێشەیەکی گەورەوە کاڵێ یا بێت چەکەکانتان دانێن یا بێ هەموو مەرجەکانی ئێمە قبول بکەن بەڵام ئەمە بە بڕای من ئەمە خواستی ئەمریکانیە لە ئەساسا خواستی ئەمریکا ڕژیم چێنج نییە خواستی ئەمریکا لە ئەساسا بیهەیڤیە چێنجە یعنی ئەخلاقیات و هەڵسوکەوتی ڕژیم گۆڕینە نەک خودی ڕژێمەکە بگۆڕی لە سەرەتاوە و هەڵسوکەوتی ئێران چۆنە گۆڕدرێت بەو مەرجانەی کە ئەمریکا دایناوە لەسەری و دەستخەڵگرتنی تەواوی لە پیتاندنی چەکی یۆرانیۆم و هەروەها وەستانی پیشەسازی میسایلەوەی کە پێوەتێ پیشەسازی دروستکردنی موشک و هەناردەی موشک و کشانەوەی پرۆکسەکانی یا ئەوانەی کە پێ ئەوترێت هاوپەیمانی ئێران دامەزاوەی نادەوڵەتین وەکو حیزبوڵا وەکو یەمەنەکان وەکو ئەحزابی شیعە لە عێراق و ئەمانە کۆمەڵێک گروپی نادەوڵەتین کە ئەمریکا ئەیەوێت ئێران بە تەواوی دەست بکشێنێتەوە لەم نەکات بەڵام بە کۆتاقسەی من ئەوەیە کە خواستی ئەمریکا لە ئەساژێن چێنج نییە بەڵام بیهەیڤیە چێنج لە ئێران باڵێ سپاس دەکەم بەڕێز دڵشاد موانی لێکۆڵەر و ماستەر لە کەرتی وزە لە بێرمنگهام لە بەریتانیاوە لەگەڵمان بووی زۆر سپاس